ئەکەم لە تەوری یەکەمی ئەمڕۆی پرۆگرامەکەمانەوە دەست پێکین کە باز لە بابەتێکی گرنگەکەین کە ئەویش بۆ یەکەم جار سەیرانێک بۆ نەخۆشانی دەرونی لەگەڵ کە سوکاریان ڕێکخرا. هەڵبەتە ئەم سەیرانە لەلایەن نەخۆشخانەی شەهید سەلاحی موهەندیسەوە بوو کە ڕێک خراپ بوو بۆ ئەو کەسانی کە توشبووی یاخود نەخۆشی دەرونیان هەیە. ئێمە بە شێوەیەکی گشتی باز لەوەکەین کە تا چەند گرنگە ئەو کەسانی کە توشبووی نەخۆشیە دەرونیەکانن بە شێوەیەکی گشتی بیان بەنەدەرەوە یاخود سەیرانی لەم شێوەیان بۆ ساسکن یاخود ئەنجام بن بۆ ئەوەی کە کاریگەری هەبێت لەسەریان بۆ کە زووتر چاک ببنەوە و بە شێوەیەکی گشتی باز لە دۆخۆژیان و گوزەرانی نەخۆشانی دەرونی شەکەین لە نەخۆشخانەکانە با میوانداری زۆر بەڕێز زانا سەید ئیبراهیم کە بەڕێزیان بەڕێوەبەری کارگەڕی نەخۆشخانەی شەهید سەلاحی موهەندیسن و ڕاستەوخۆ لە ئستۆدیۆی بانی کورسات نیوسەوە لەگەڵماندا. کاک زانا سڵاو لە بەدبانیت باش بەخێر بیت. بەیانی بەڕێز کاک زانا بەیانی باش سوپاسانەکەم ئامادە بوونت. سپاس بۆ بەڕێزتان. سپاس. کاک زانا ئەگەر دەست پێ کرد لە پێش ئەوەی باز لەو بکەین کە سەیرانێکتان ڕێخستووە بۆ ئەو کەسانی کە توشبووی یاخود نەخۆشی دەرونیان هەیە لە نەخۆشخانەکەتانە بە شێوەیەکی گشتی بە باز لە دۆخ و ژیان و گوزەرانی نەخۆشانی دەرونی بکەین بە شێوەیەکی گشتی لە نەخۆشخانەی شەهید سەلاحی موهەندیس. بەڵێ سەرەتا دەستخۆشی بۆ کەناڵی کورسات. کەناڵی کورسات بەوە ناسراوە لە ناو تەندروستی خەمخۆری تەندروستیە. بەڕاستی سوپاسدانەکەن هەمیشە گرنگێکی تەواو بە تەندروستی هاوڵاتیان لە ناو نەخۆشخانەکان. دیارە نەخۆشخانەی شەهید سەلاحی موهەندیس تاکە نەخۆشخانەی دەرونیە لە پارێزگای سلێمانی و لە ئیدارەی ڕاپەڕین و ئیدارەی گەرمیان و لە هەموو پارێزگاکانی کەەوە نەخۆشمان بۆ دێ حالیان ئێستا نەخۆشی پارێزگای هەولێرمان لایە دۆکمان لایە کەرکووکمان لایە هەموو شوێنەکانمان لایە لۆدێکی زۆرمان لەسرە. هەڵبەتە خۆی بۆ خۆی ئەوە دەرەخاکە نەخۆشخانەیەمە نەخۆشخانەیەکە کە ئەو نەخۆشانی کە دەنێ ئیسفادی باشیان لێ کردو بۆی لە پارێزگاکانی کەەوە نەخۆشمان بۆ دێ. ئێمە ساڵانە لەگەڵ بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی خودی بەڕێز دکتۆر سەباح گرنگێکی تەواو بە نەخۆشخانە دەرونیەکاندا ساڵانە بەرنامەی تازەدانی بۆ نەخۆشخانەکان بۆ خزمەتکردنی بەخشراوەکان بۆ ئەو نەخۆشانی کە لە ئێمە تا چەند بتوانین خزمەتیان پێ بگەین و تا چەند بتوانین بیان گەینە ناو کۆمەلگا و وەکو کەسێکی ئاسایی هەڵسوکەوتکەین. دیارە لە بەرنامەی ئەم ساڵیشماندا یەکەم چالاکیمانەوە بوو دەستمان پێ کرد بە سەفرەیەکی جەماعی بۆ کە سوکاری نەخۆش و بۆ نەخۆشەکان لەسەر یەخوان کۆیان بکەینەوە. مەبەست لەو سەفرەیە 34 ئامانجی هەیە. یەکەم ئەوەیە کە بەڕێستان ئاماژەتان پێکرد هەمیشە ئەو نەخۆشە دەروانەیە جێوی ئاوا هادی ئەم پێخۆشەکە لەگەڵ کە سوکارێک لە ناو باخچەیەکە لە شوێنێکی گشتی کۆیان بکەیتەوە بەیەکەوە هەست بە ئاسوودەیەکەن بە تەواوەتی مێشکیان مرتاح بێ. هەر نمونێشمان چەندجار لەو بابەتایە دوای دووسێ ڕۆژ هەستمان بە نەتیجەکەی کردووە کە هەستێکی تەواو دەرونیان ئاسوودە بووە. هەدەفی دووەمان لەوەیە کە سوکاری نەخۆشەکان بە یەکتری ئاشنا بکەین واتە هەر ئایلێک مەیعوز نەبێت لەوەی کە نەخۆشێکی دەرونیە بزانێت کە ئێمە چەندەها نەخۆشی دەرونی لەم شارە هەیە کە سوکارەکانی یەکتر بناسن زیاتر کۆتاگ لەگەڵ یەکا بکەن. ئامانجی دووەمان ئەوە بوو. ئامانجی سێمانەوە بوو کە سوکارەکانیان بزانن هەمیشە نەخۆشەکانیان وەکووە لە ناو کە سوکاری خۆیان بێ لە ناو کارمەندەکان بێ چکە بەڕاستی لای ئێمە خزمەتێکی زۆر باشەکرێ تەنانەت هەر لە لێدوانەکاندا کە سوکارەکانیان کە لێدوانیاندا ئاماژەیان بۆیان بەوەدا کە لای خۆیانش بەو شێوە خزمەت ناکرێت. لای ئێمە خزمەتێکی تەواوی تایبەت بەو نەخۆشانە ئاکرێ. ئێمە زنجیرەیە چالاکی چاکمان لە بەردەسایە خۆشبەختانە هەندی ڕێکخراوی شاتونەتە پێشەوە هاوکارمان دەستیان بۆ درێژکردین لە ئایندێکی نزیکە ئینشاءڵڵا ئەیان بین بۆ شوێنە سیاحەکانی دەرەوە سەفرەی دەرەوەیان پێەکەین ئەیان بین بۆ کتێبخانەکان بۆ مۆزەخانەکان بۆ شوێنە گشتیەکان بۆ مارکێتەکان بازاڕیان پێەکەین هەر جارە و 4 نەخۆشی هەڵبژێرین بۆی ئێمە وان لێ بکەین هەستکەن لە ناو کۆمەلگای ئاژین وا هەست پێ نەکەن کە دوور کەوتونەوە لە کۆمەلگا و لە شوێنێکە حەجز کراون بۆی ئێمە کۆمەڵی زنجیرەی چالاکی باشمان لەبەردەسایە. بەڵێ کاک زانا خۆت ئاماژت پێ کەلۆدێکی زۆرتان لە سەرە و کەسانی بەخشراو لە کۆمەلگا لە هەولێر و دووهۆک و ناوچەکانی تری کوردستان یاخود ئەوانەی کە تووشی نەخۆشی دەرونی بوون سەردانی نەخۆشخانەکەتانەکەن. پرسیارەکەم لێرەدا بە دیاریکراوی ئەوێ تا چەند لایەنە پەیوەندیدارەکان بە تایبەتی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم بە شێوەیەکی گشتی هاوکاری کردوون وەک کەلۆدێکی زۆرتان لەسەرە. خۆشبەختانە ئێمە بەرەبەری تەندروستی سلێمانی هەمیشە لەسەر خەتە لەگەڵمانە گرنگێکی تەواو بۆ نەخۆشخانانەدا. لە ئێستادا الحەمدولیلا نەخۆشخانەیەکی گەورە ئامادە کراوە لە تەواوبوونە تعمیراتەیە جێ ئەم نەخۆشخانە ئاگرێتەوە لە ئێستادا نەخۆشخانەی شەهید سەلاح جێی 40 بێدمان هەیە 50 نەخۆش لە سەرایە داخل بێ
50 نەخۆشسەری گرتووە چاوەڕێیەکە سوودمەند بێت لەو خزمەتگوزارەیە کە ئێمە بەڵام ئینشاءڵڵا لە ئایندێکی نزیکە ئەو چل بێدا ئەبێ بە 100 بێت 100 بێت لە ئایندێکی نیزە ئەکرێتەوە بۆی کە سوکاری ئەو نەخۆشانە هەمووی دڵیان ئاسوودە بێ کە نەخۆشەکانیان بە تەواتی جیانە بێتەوە چیتر لە سەری دووران ناوەسن بڕاتان هەبێ نەخۆشی ئەو کاتی ئەو نەخۆشە دەڕێن ئەو کاتی لای ئێمە کە سوکارەکەی هەست بە ئاسوودەیەکەن چکە بەڕاستی لە ماڵە خۆتان نەزان نەخۆشی دەرونی وەکو نەخۆشیێکی باتنی و شتێکی کەنیە کاتیە و چاک بێ نەخۆشی دەرونی هەتا کۆتایی ژیانی زۆربیان ئەبێ عیلاج و شت خۆن لەگەڵیانە بەردەوام بن دائیمە لەسەر خەت بن چکە نەخۆشەکەی ڕاتەوە ماڵەوە دایمە کە سوکارەکەی هەست بە قەلەقیەکە بۆیە هیوایەتیان حەزیان بەوەیە هەمیشە نەخۆشەکەیان لای ئێمە بمێنێتەوە چکە هەستەکەن لای ئێمە شوێنەکەی پارێزراوە هەست بە ئاسووداکە زووتر چاکە بێتەوە هەتاکو زیاتر لە ئێمە بمێنێ زیاتر چاکە بێتەوە بۆیە ئینشاءڵڵا لە ئایندێکی نزیکە ئەو نەخۆشخانە ئەکرێتەوە ئەو لۆدێژ نامێنێکە لەسەر نەخۆشخانەکە کەکزانە باس لەوە کرد کە سەفرێکتان ڕێخستە بۆ ئەو بەخشراوانە لەگەڵ کەسوکاریان هەموو بەخشراوەکان توانیان لە سەفرەکە یاخود لە سەیرانەکە ئامادە بن یاخود ئەمەش چەند کەسێکی دیاری کراو لەو بەخشراوانەی گرتوێتەوە یاخود ئاماژەت بۆ کرد کە ڕەنگە لە داهاتوودا ئەم بەخشراوانە یاخود ئەو کەسانی کە توشبووی نەخۆشیە دەرونیەکانن بیان بن بۆ شوێنە گشتیەکانی دیکەش هەمویان ئەتوانن کە بێنە دەرەوە لە گەڵتانە یاخود بەداخەوە ڕەنگە هەنێکیان حاڵەتەکان سەخت بێت و نەتوانن بارودۆخەکان بۆ شێوەیە نەبێ لە گەڵتانە بن بەدڵنیاییەوە هەڵبەتە ئێمە ئەو چل نەخۆشی کە هەمانە ستێپ بە ستێپن لەو چل نەخۆشە بۆ نمونە 15یان لە حاڵەتێکی زۆر باشان بۆ نمونە ستێپی دووەمیان وەسەتە ستێپی سێمانەیە هەر زۆر خراپن بە کەڵک نایە مەسەلەن لەگەڵیانە بیان بیتە دەرەوە احتیمالە کارەساتی بەقەومێنی احتیمالە کێشەیە خۆی عەزیێت بە بۆیە ئێمە ئەو نەخۆشانەی کە داخل بن لە هەفتەی یەکەم و بۆ هەفتەی دووەم تا حدێک ئیتر بەرەو باشیێن کە گەیشتە مانگێک و دوومانگ تەواو ئیتر وەزعیان باشە بێت و هادی ئەبێ بۆیە ماتوانین ئێمە پۆلێنی کەین هەر جارە و وەجبەیەک ئەو وەجبەی کە وەزعیان زۆر باشە ئەوانە ئەتوانین بەرینە دەرەوە بۆی بتوانین هەم سەیرانەکە بە باشی بڕوا بەڕێەوە هەم گەشتەکە بە باشی بڕە هەم ئەوانیش نەخۆشەکان ئیسفادە بکەن نەبێتەوە کاریەوەی نەخۆشیە کە ئێمە نەتوانین کۆنتترۆلیکەن لە دەرەوە کێشەمان بۆ دروستکە بۆ نەخۆشەکانی کێش بۆیە بێ بە وەجبە بە ئەو قۆناخانەی کە برا توێژەرەکان و برا دکتۆرەکان دەستنیشانەکەن کامانەیان کە لە ئاستێکان کە وعیان لای خۆیانە زیاتر ئامادەن ڕەتفعلیانەیە لەگەڵ کارمەندەکانە هاوکاری کارمەندەکان ئەو وەجبە نابینە دەرەوە لە پێشە. بەڵێ کاک زانە جگە لە بەڕێوەبەرێتی گشتی تەندروستی سلێمانی و وەزارەتی تەندروستی هەرێم تا چەند ڕێکخراوەکان ڕێکخراونی دەوڵەتەکان هاوکاری کردوون بۆ دابینکردنی پێداویستە سەرەکیەکان لە نەخۆشخانەکەتان؟ وەڵاهی نەمیزناوی ڕێکخراو بێم بەڵام دەستخۆشی بۆ ڕێکخراوی مناڵ پارێزەکەین دەستخۆشی بۆ ڕێکخراوی CDO کە هەمیشە دەستیان پێمانەوەیە لە کار و چالاکیەکانمانە لە هاوکاری مادیە لە هاوکاری معنەویە داوای چیمان کردووە دەستیان دەناوە بە ڕوومانە کۆتاکێکی تەواومان لەگەڵیانە هەیە و لە هەمان کاتا کەسی خێرخوای باشمان هەیە کە هەمیشە ئێمە کاتێ پێویستمان پێبێ ئەوان دەستی هەنامان بۆ درێژەکان خێرخواری باشەیە لەم شاری سلێمانیە دەستخۆشییان لێرەکەن لێرەوە سوپاسیانەکەین ناوێن نانی چکە کەسانێکی زۆرن دەستخۆشییان لەکەین هەمیشە ئێمە نەمانهێشتو ئەو نەخۆشخانە بەجودی خۆمان و بەڕێوەبەرەتی ئەو کەسانی کە باسم کرد ئەو ڕێکخراوانە نەمانێشتو هیچ کەم و کوڕێکمانە بێ هەمیشە لە پێشی پێشەوە بینێ لە خزمەتگوزاری لە پێداویستی هیچ کەم و کوڕێکمان نەبووە. باش لە ڕووی کارمەندەوە لە نەخۆشخانەکە هیچ کەم و کوڕێکی کارمەندەکان یاخود کەمی کارمەندەکان نییە یاخود پێویستە شێوازی مامەڵەکردنی ئەم کارمەندانە لەگەڵ بەخشراوەکان چۆن بێ بۆی کە بە زووترین کات باش ببنەوە. لە ڕووی عەدەدی کارمەندەوە لە ئێستادا بۆ شەی سەڵا کارمەندەکانمان کافیە کارمەندی باشمانێ بەڵام لە قۆناغی داهاتووەک ئاماژەم پێداچووین لە نەخۆشخانەی شەید هێمنی دەرونی لەوەیە پێویستیمان بە 30 کارمەندی کا ئەبێت چکە بێدەکان زیادە بێ نەخۆشەکان عەدەدیان زیادە بێ نەخۆشەکانی ئەوە زیاترە بەڵێ بێدەکانە بێ بە 100 بێت ئێستا لێرە 40 بێتمانەیە جێگەمان کەمە لەوێ بێ بە 100 بێت طبعا کە بوو بە 100 بێت ئەبێ کارمەندمان پێویستە بێ کارمەندەکانی شەی سەڵاح پێش ئەوەی ئێمە هەر کارمەندێک لە دەرونی وەربگرین پێشەوە ئێمە دەوری بۆکەینەوە ڕاهێنانی لەگەڵاکەین تا چەند بزان ئامادەیە لەگەڵ نەخۆشی دەرونیە ئستیجابێ بێت تا چەند تحملی بەڕاستی لەگەڵ نەخۆشی دەرونی ئەبێت تحملێکی باش دەبێ ئەبێ سەلیقەیەکی باش دەبێ بتوانی لەگەڵیانە هەڵسوکەوتکەی الحەمدوللا کارمەندەکانی ئێمە هەموو وەکو کەسوکاری خۆیان تەماشای ئەو نەخۆشانەکەن بڕاتانە بێ کام نەخۆشەی کە زۆر سەختە هاتە نەخۆشخانەی ئێمە لە ماوەی هەفتەیەکە وای لێ وەکو کەسێکی ئاسایی لێ چکە کارمەندەکانمان تەجروبەیان هەیە
هەڵسوکەوتیان ئەزان چۆن هەڵسوکەوتەکەن لەگەڵیانە ئێمە جگە لەوێش ماگانە خولیان بۆکەینەوە کارمەندەکان ماڵمانگە هەرسەنگاندنیان بۆکەین بۆی ئەلحەمدولیلا هیچ کەم و کوڕێکمان نییە من زۆر ڕازیم لە کارمەندەکانم لێرەوە دەستخۆشییان لێکم بە تەواوەتی وەکو عایلێکی خۆیان سەیری نەخۆشەکانەکەن خزمەتیان کەسێک ئەگە پسپۆڕێکەشی ئەو بابەتە نەبێت ئەتوانێت بێت لەوێ کار بکات بەهۆی ئەو خول و ڕاهێنانانێکی ئێوە بۆیانەکەنەوە هەر کەسێک کە سحی تەواو کردێ ماوەنتوبی بێ ئەتوانێت بێ لە قاوش لای ئێمە خزمەت بکە بەڵام پێشەوە ئێمە خولێکی پێبینەوە لەو خولەیە بێ هەڵسەنگاندنی بۆ بکەین بەڵام بەعام ئەوانەی توێژەری دەرونی و توێژەری کۆمەڵایەتیەوەنە اختصاصی خۆیانە هەر تایبەتن بەو کەیسانە لەوێ وجودیان هەیە مجموعەیە توێژەری چاکمانەیە توێژەری دەرونی توێژەری کۆمەڵایەتی بەڕاستی جێی دەستیان دیارە لە خزمەت گوزاری پێشکەشکردنی خزمەت گوزاری بەو نەخۆشانە هەمیشە نەخۆشەکان کە ئەڕۆنەوە ینی نەخۆشی وامان هەیە من نمونەیەکێنەوە چەند جار باسم کردووە لە عارفەیە لەناو بازار بووم جلم ئەکری کە جلم کڕی تۆزێ بۆم درێژ بوو چوم لەسەری ئینێک ئاوەستام خەیاتە یەکێکا دەستی کردە ملم وتی دکتۆر زانە وەرە باویتم بەڕێزت کێوتی من نەخۆشی خۆ بوومە چاک بوومەتەوە بەس ئەوەیە کە باسی نەکیلە ئیشەکەی بۆ بەڕێکردن و پارێشی لێوە نەگرتم یعنی چەندناکەی سیاوانەیە لە ناو بازاری سە ئیشوکاری خۆیەکە ئەلحەمدولیلا باش بووەتەوە و هیچ کێشەیەکی بەڵێ کاک زانا باس لە شێوازی مامەڵە هەستوکۆ کرد لەگەڵ کەسانی نەخۆشی دەرونیان هەیە تا چەند گرنگە خولی جۆرا جۆر بکرێتەوە بۆ شارەزایان و پزیشکانی ئەو بوارە چ لە ناوخۆ چ لە دەرەوەی هەرێم یاخود کەسانی پسپۆر لە دەرەوە بانکێشتی سلێمانی بکرێت بۆ ئەپدەیتکردنەوە یاخود خولی جۆرا جۆر بۆ ئەوەی تۆ زیاتر ئاشنابی بە چۆنێتی پێشکەشکردنی خزمەت گوزاری لە ڕووی ئەکادمی و زانستیەوە لە جیان بە شێوەیەکی گشتی بە تاکید زۆر زۆر گرنگە مانوێ نەمانوێە بواری تەندروستی ڕۆژ لە دوازە بەرەو پێشتنە چێشت زانیاری تازە دێتە ئاراوە بۆیە زۆر پێویستە خولی تایبەت بە تایبەتی بۆ دەرەوەی وڵات ئێمە لێرەوە داوای لە وەزارەتی تەندروستیەکەین تاکوی ئێستا بەڕاستی من ئەوە بۆ ماوەی 2 ساڵە بەڕێوەبەری کاریگەری ئەو نەخۆشخانەیەم بەڕاستی دەستپێشخەری وایان نەکردەوە وەزارەتی تەندروستی کە بتوانن کارمەندی بواری دەرونی بەرن لە دەرەوە خولی پێبین یاخود وەک بەڕێزت ئاماژەت پێکرد شارەزا لە بواری دەرونیا بێتە ناو شاری سلێمانی بتوانێت خولمان بۆ بکاتەوە زۆر گرنگە چونکە پێویستیمان زۆر بەو خولانە هەیە پێویستیمان زۆر بەو کەسانە هەیە زانیاری نوێمان لەسەر تەندروستی دەرونی پێ بدات. باشە دکتۆر خێزانەکانی ئەو کەسانی کە توشببووی نەخۆشی دەرونی ئەمان ئەتوانن سەردانیان بکەن و تا چەند سەردانیانەکەن لە کاتی سەردانکردنیشانە پێویستە مامەڵی خێزانەکانیشیان چۆن بێت بۆەوەی کە کاریگەریان لەسەر دروست نەکات. دەست خۆش پرسیارێکی زۆر گرنگ بوو بەڕاستی ئێمە یەکەم چارەسەر ینی ئێمە کە چارەسەری نەخۆشەکەین یەکەم شتپیانێن خێزانەکانی کۆتاکی تەواویان لەگەڵ ئێمەیان نەبێ بەڕاستی چارەسەرەکان نەجەحەت نایێت چونکە لا ئێمە تاو چاگەبێتەوە مەرحەلەی دووەمەچێتەوە لای خێزانەکان ئەو ڕێنمایانەی کە ئێمە بۆیان دانین ئەو عیلاجانی کە پێیانەڵێن بەکاری بێن ئەبێ بە تاواتی جێبەجێ بکەن لەگەڵ نەخۆشەکانیانە بۆی کە نەخۆشەکەی چوە دەرەوە جارێککە تووشی هەمان گرفت نەبێتەوە بۆیە ئێمە بەرنامەمان داناوە لە مانیەکە 2 جار 3 جار خێزانەکانیان دێن سەردانمانەکەن لەگەڵ توێژەرە دەروونەکانمانە کۆ بنەوە کە بەڕاستی خاڵی لاوازی نەخۆشەکانیان بۆ شەرحەکەین چونکە هەر نەخۆشێک و خاڵی لاوازی خۆیە کە ئەچێتە دەرەوە لەواچێ نقطەیەکی زۆفیە بێ بۆ حاڵەتە تێکچێت و ئێمە تاو ڕێنمایی بە کەسوکاریان نەدەین بۆی لەگەڵ ئێمە کۆتاکیانە بێ بۆی نەخۆشەکانیان ئیسفادێکی تاو لە خزمە گوزارەکانیان. باشە هیچ خێزانێک هەیە کە کۆنتاکتی لەگەڵ ئێوانە بەدیان سەردانی نەخۆشەکەی نەکات چونکە بەداخەوە نەجار باز لەوا کرێت ئەو کەسانی کە خۆشیان تووشی نەخۆشیە دەرونیەکانە بن پێیان شەرمە کە بڕۆن چارەسەر وەربگرن یاخۆ لایەن خێزانەکانیانەوە ڕەنگە پێیان ناخۆش بێت یاخۆ پێیان شەرم بێت کە بڵێن ئێمە کەسێکی لەو شێوەمان هەیە چەندەمە شتێکی زۆر ئاساییە بەڵام هیچ خێزانێک هەیە کە کۆنتاکتی لەگەڵ ئێوانە بێت بەم هۆکارە؟ هیچ خێزانێک نییە کە شەرم کە بۆ ئەی بلێ نەخۆشەکەم بەڵام خێزان هەیە لە نەخۆشەکەی بەداخەوە تاکەیەوە لە نەخۆشەکەی بێزارە وەری ناگرێتەوە ئێمە بەڕاستی لە ماوەی ئەم مانگەیە لەو حاڵەتەمان توش بووە بۆ ماوەی ساڵێکە ئەو نەخۆشی لای ئێمەیە هەم ڕێگری کردووە لەوەی
کە نەخۆشیشکە بێتە جیەکەی چاک بۆ تۆ هیچ ئەیبێکینەوە ئامادە نیە ڕێگە چارە چ بۆ کاکزانە ڕێگە چارە ئێمە ڕۆ یاسایەکەی بەڵێ پێش ئێمە داخلیان بکەین بەڕێنامەیەکیان پێپڕەکەینەوە لە بەشی یاسای بەڕێوەبەراتی تەندروستی سلێمانی کە هەندێک خاڵی تێ ئەگەر ئەوان پابندە بن بێ و ئێمە ئاتوانین شکاتیان لێ بکەین لە ئێستادا لە کەسێکمانەوەی شکاتمان لە کەسوکاری کردووە لە دادگا و لە مرکزی پۆلیس ئێستا وا خەریکن کە سوکارەکەی ڕاپێکی بەشی یاسا ئەکەن بۆی بتوانین لە ڕێگەی ئەوانەوە لێ ماوە بگرنەوە بەڕاستی کەیسەکەیان ساڵێکە لەم هیچ ئەیبێکی نەماوە بەڵام ئامادەنی وەری بگرنەوە ئەو حاڵەتەمانیش بۆ دروستە بێ هەندێ هۆکارەکەوێت تااقەتیان نییە لە ماڵەوە خزمەتی بکەنە ژینە هۆکارێکەوە نیە شەرم بکەنەوە لەوە ئەلحەمدولیلا کۆمەلگا لەوە دەرچوە چکە نەخۆشخان ئێمە نەخۆشخانەیەکە قاعی وەرزشمانەیە قاعی هونەرمان هەیە یعنی لە نەخۆشخانە ناچێت کتێبخانەمانەیە وەکو شوێنێک وایە بۆ ئاسوودەکردنی مێشتیان وەکو دەرون یعنی نەخۆشەکانمان کەلیانە پرسیێ ئێمە دێن بۆ مانگە 2 مانگ 3 مانگ لێرە ڕفێشێکی بەڕاستی دەرونی خۆمانەکەین و هەست بە ئاسووداکەین و ڕۆینەوە ناو کەسوکارەکانمان ینی وای لاتوە کەسوکارەکانیان قەنەعەتیان وا بۆ دروست تۆ خۆت باست کرد یەکێک لە نەخۆشەکان ئێستا لە بازار و خەریکی کار و کاسبی خۆیەتی و ئێمەش بە هیواین با زووترین کادۆ کەسانی کە توشببووی نەخۆشە دەروینەکانن باش ببنەوە بڕۆنەوە حاڵەت یاسایی خۆیان و دەستی سەررجەم کارمەندەکانی نەخۆشخانەکانیش خۆش بێت هیوای لەش ساقی و تەندروستی بۆ ئەوانیشە خوازین زۆر سپاس بۆ زۆر بەڕێز زانا سید ئیبراهیم بەڕێوەبەری کارگێڕی نەخۆشخانەی سەلاحی موەندی سپاس بۆی کە لەگەڵمانە بوویت و کۆمەڵێک زانیاریت بەدای سپاس دەکەین کاکزانە دەستی سپاس سەرکەوتوو بن.